ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵین کە جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەری دەبینە میوانی ماڵەکانتان. هەروەکو ئاگادارن ئێمە هەموو هەفتەیە بەرنامەی ئاسۆی بەرابەریمان تەرخان کردووە کە لەبارەی ئەم ناڕەزایەتیانەوە و ئەو شۆڕشەی کە ئێستا لە ئارادایە لێران وتوێشکەین و هەموو جارێکیش میوانێکمان هاوردە و لەم بارەوە وتوێژمان کردوە. بۆ ئەم هەفتەیچە داوامان کردوە لە هاوڕێڕۆیە مححمودی کادری حزبی کۆمونیستی ایران کە لەم بەرنامەیە لە ڕێگەی ئسکایپەوە لە وڵاتی سوێد بەشدار بێ. فەرموون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێڕۆیان کاتت باش زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتە. وڵامەیە لە خەمەتەوە ئەم وەخت و دیاری ئێوەش بەخێر خۆشحاڵ بووم کە میوانی بەرنامەکەتانم سڵاو و ڕێزم هەیە بۆ هاوکارەکان و بە ماندوونێویتان پێژم. زۆر سپاس هاوڕێڕۆیە هەروەکو پێشەکیەکەیش کە باسم کرد نزیکەی 3 مانگە کە ئاخێزێکی جەماوەری دوای کوشتنی جوانە مەرگ ژینە ئەمینی لە تاران بەدەستی گەشتی ئێرشاد دەستی پێکردوە. ئێوە لێکدانەوەتان لەسەر ئەم بابەتە چییە؟ بەلەوە جواب سوالەکەتان بە محەزەکەم هەر لێرە و ئەم بەم فرسەتە ئستادەکەم سڵاو بنێرم بۆ توای بنەماڵەکانی گیان بەختووی ئەم دەورە کە ڕۆڵەکانیان عەزیزەکانیان لە دەستداگە خۆم بە شەریکی غەمیان بزانن و ئارزوی سەربوونی و تەندروستیان بۆ بکەم. هەروە سڵامەیە لە خەمەت بنەماڵە گەلێک کە ڕۆڵەکانیان عەزیزەکانیان لە زیندانەکانی جوبلیستانیان لەم ماوە چووگە نقطە دەستگیریاگن و کۆڵی ڕەنج و ناڕەحەتی بەجێهێشکە بۆ بنەماڵەکانیان. ئومیدوارم هەرچێ زووتر زیندانیەکان ئازاد بن بە بێنە باوەشی بنەماڵەکانیان. زۆر سپاس بۆ سوالەکەتان ڕاستۆگەرەکە ئەم مەسئلە ئەم بەقەوڵ پێخۆتانەوە خودتان فەرمایشتان کرد کە ئەلعانە 3 مانگ و چەند ڕۆژێکی ژەکە لەم خیزشە بەهەرحاڵ ئەدامە دریگێت و وجودی است. بە هەرحاڵ ئەم مەسئلەیەکی ئەوەسە کە وەختی تۆ ئەڕیتە واردی پرۆسەی وەختە ئینقلاب من ئێسەم خیزشە بەناو ئینقلاب ناویەوەم چونکە واقعاً هینگەلترمان بوو اعتراضات گەلێترمان بوو لە هیچ وەخت ئابەم فراوانیانەوە هیچ وەخت بەم جۆرە ئاوا هەڵبەستگی ئەدامەدار نەبووگە. بە هەرحاڵ وەختە ئەم خیزشەی ئینقلابە کە توش بووگە لە دوای 11 سپتامبری وەختە ئەم ساڵەوە ئەلعانە 3 مانگ وردەیەکە ئەدامەدارە و ڕۆژ بە ڕۆژی زیاترەوێ شاید بە مودەتگەل کۆتا ڕۆژ چەند ڕۆژ ساکت بووێ ئارام بووێ لە مەناتقا بەشێکی شاید جمهوری ئیسلامی بە سەرکوبەکان خۆینی کرد بەشێکی وەلێ ئاگاهانە مردمی معتەرض مردمی ئینقلابی و ئازادیخوا بەهێنی خۆیان وەختە بەهەرحاڵ تەشخیصی خۆیان تەشخیصیاندا چەند نوع اعتصابێکن هەیە اعتصابێکی سکوتکەن لە ماڵا بن خۆیان ئامادەکەن سازماندەهی بن بۆ دەورگەلێ تر یا ئەوە کە بەشێکیژی بەخاتر سەرکوبێک کە جمهوری ئیسلامیەکە بەهەرحاڵ سەرکوبگەلەکە جمهوری ئیسلامیەکە لەم دەورە کردگیە بە تواوی تەجهیزاتی یەختە نظامیە بە دەم و دەستگای سەرکوتیۆ لە هەر نوعێک لە هیچ شتێ پارێزی نەکردە لە هەر منتەقێکە بە نوعی سەرکوب و کوشتار و زەخمی و شکەنجە و حتا دەستی بگە بە مناڵ ورد لە بنەماڵە بیدزێ کە بە هەرحاڵ شار بێتە سەر بنەماڵەکان ئەم بنەماڵەکە لە سکوتیان پێ بکات میان قاتە ماڵەوە یانە جمهوری ئیسلامی لە عەرزی ئەم 3 مانگە وردە دانەنیشکە ڕۆژ بە ڕۆژ بانکی خەسە بووگە نیروەکەی هیلاک بووگە چزانم فشاری بوات کە ترسی لە ڕشکە بە هەرچێ نوعە دەستی داگە بەوە کە بەهەرحاڵ ئەم ئێعترازاتە بخەبتنێ بەشکەم بە نوعی خۆی جەم و جۆرە کاتەوە وەلی ناتوانێ ئەم دەعفە کامەڵەن خۆی سابت بووگە مردم ئێران ناتوانێت چاو بۆشێ لەو جوانگەلە کە خوێنیان ڕژیابانەوە خیابانگەلەوە لە جوانەکانیان وەها لە ناو زیندانەکانە بێسەر و شۆن معلوم نییە بە فشارگەلێک کە ئەیا لە دایک و باوکی زیندانیەکان ئەیانداتە بەرشە ئەم چتە ڕۆژ بە ڕۆژ ئەدامەیە و ناتوانێ بیخەفنێ کۆدا مدەت هەست و لە درێژ مدەت هەمیشە هەندە حاڵ بە نامەڕێزیە ملیانگەل ئازادیخوا ڕۆژ بە ڕۆژ ئەوینی تازە پەیمانی ئەم جنبشەکان تریش ئیزافەترەوێت و نزیک ئەکەونەوە بە یەک و هاوکاریەکەن و تێن بەم ئێعترازاتە خۆی پەیوەستەون پس ئەوە تو ناتوانێت بێژی خەفتکەن وەلێ من وازانم ئەو فشارە عەزیمەکە ها بەسەر ئەو ملەتەوە
مخصوصا لە بازە مناتق گەل ئێرانە زۆر بە شدەتە منتەقەی کوردەواری واسە بە تۆر کولی و هەروەها بەستانی بەلوچستان کە تاسوانە شارێکی فرەی هاوڵگە بۆ مردمەکەی کوشتارێکی فرەی دافرێکی شەهیدی لێدا ئەمانە بەرها مدە زمانی گەرەکە ئەو مردمە خۆیان جەم و جۆرەکەنە بەچەنەوەی ئەترازیان کرد قسەی من بەخاترەوە کە بیژم کە ئاعترازات نەخەفتە بەرعکسی نەزەری من ئیزافە بووگە لە عەرزی ئەم 3 مانگە بانکل مەسەڵەن لە بەلوچستانە هەرچی ڕۆژە ئاعتراز بووە ئەو گشتە شەهیدی ژیان نەداگە ئەم دەورە ژنەکانی ژیانات کە باسە قبلەن ئەو تێعدادە زۆر کەم بوو لە ژنان کە لە ناو ئاعترازاتە شرکەتیان نەبواتنە ناو خیابانەکان و ئەوانە کەم بوو وەلی ئیستا ئەبینیم چەند ڕۆژەی ئەخیرە هەفتەگەل ئاخرە مەسەڵەن ژنانی ژات کرد ئاعتراز دەکەن ئێژە و کەسەوە براکەمی کوشت ئەی کوژن ئەمە کەم بووگە لە منتەقەی کە ژنانی خۆتە زانیت دوای مردنی ئێران زان کە واقعاً بێدەنگترین ملت بوو ئیجازەیان نادا پێ وەلی ئیستا هاتکن ئەوانیش ئاعتراز دەکەن و بە ئاعتراز دەکەن زانن ئەمە بە یەکە و هاوکاریکردن بێ ئەوە کە نەتوان بێنە بەرەو ناتوانێ ئەم ڕژیمە ئەمن خلافە بەسەربەرزی بێتە بەرە بەخاترەوە وازانم کامەڵەن بەرعەکس جنبشەکان ڕۆژ بە ڕۆژ ئیزافەترەوێ مردم ئاگاهانەتر ئەزان مردم فرەتر پاپشاریەکەن کە بتوان بە باشی بچێتە بەرە وەلێ دەورەتر بە قەوڵەکەی خۆدیا مژەوە باسم کرد مەسەلە سەرەوەسە کە بە چەند نۆعێک کە ئەزیەت و ئازارە مردمەکە تا چه حەدێکە دوانێ بەرحاڵەختە خۆی جەم و جۆرەکاتە بۆ ئاعترازات وەلێ ئاعترازات نەخەفکرد بەرعەکس ئاعترازات ڕۆژ بە ڕۆژ بانتر و ئەوێ ئەلعانە 14 و 15 و 16 ئازارا لە بەردەستمان کە سۆزیش ڕۆعەوێ و ئومیدوارم مردمی ئێران گشتی بە دەسە جەمعی جوانی ئیقتصادی ئەم دەورە باتەوە بە باشی بە جوانی بە دانوجوان بەرحاڵ ئاعترازاتەکان 100% گەرم و گوڵترەوێت بەداخەوە شاید وەختە حتا شەهیدیشی تا بدرگێت بەڵام ئەدامەدارە بەڵێ هاوڕێ ڕۆیا خۆتان باستان لە ئەو مانگرتنە گشتیە کە فراخان دراوە باسکراوە ئێمە بەدەلیەوەی کە بەرنامەکەمان ڕۆژی زووتر زەبتەکەین ڕۆژی دووشەممە سێشەممە و چوارشەممە کەواتە 14 و 15 و 16 فراخانی دراوە بۆ مانگرتنی گشتی مەسەر ڕایەوەی کە بەرنامەکەمان ڕۆژی زووتر زەبت کردەوە پێتان وایە ئەو مانگرتنە سەرکەوتوو دەبێ وەکو هەموو مانگرتنەکانی دیکە ئومیدوارم وە باوەڕیژم بەوەسە کە ئەرێ سەرکەوتووە چونکی چە فراخان دریاوێت لە عەرزی ئەم 3 مانگە بە جوانی چووگە بەرە بە جوانی جوابوو بووگە و ئەم فراخانیژە کە دریاگە وازانم باشتر ئەچێتە بەرەو بە دەلیل ئەوە هەل لەی سۆفرێک مەسەڵەن بەشێ لە تەبەقەی کرێکار وتیگە ئێمە پشتیوانی جنبشی دانیجوویەکەی معالمین وەختە بەخۆیان ئینیان دانیاگە ئیطلاعیان دانیاگە کە بەرحاڵ پشتیوانیەکەی ئینسانگەل ئازادیخوا بە جیاواز یا بە مهێن بەیانیان داگە کە من و بنەماڵەکەم تین شرکەتەکەین لەم حساباتە شرکەتەکەی پس من وازانم ئەم حساباتە 100% جواباتەوە چونکە مردمی ئێران بەڕاستی ئەزانن تەنها ڕێگەی کە بتوانن نجاتیان بە لە مناڵەکانیان نەکوژگێت ئەتر لەوە زیاتر مناڵەکانیان لە زیندانان نەوێ فشاری ئەم جمهوری ئیسلامی بەسەریانەوە نەوێ فقط نەبوونی جمهوری ئیسلامیە بەسەشەم ڕژیمە بڕێ بەخاترەوە تەنها ڕێگە حەلی ژۆسە ئەزانن هەرچە جەم و جۆرتر بن هەرچێ فرەتر بن جمهوری ئیسلامی پاشەکشیەکە لە بیرمان نەچێت جمهوری ئیسلامی ماوەی لەمە بەرتەوتی من ئەرشادی هین ئەبەسم نامێنم ئیسە بەخاتر کڵاوبەرداری بەخاترەوە مردم ئارام کاتەوە بەخاترەوە بیژێت من بە هەر حاڵ گەرەکمە پاشەکشێکم وەلی پاشەکشیە ڕژیمێکی دیکتاتۆری لە جمهوری ئیسلامی غێرە ممکنەگە نەزانێت زەرەری هەست خەتەری هەست و نابودیە لە بەرچاویە بە دەلیل ئەوە مردمی ئێران کامەڵەن بەوە پێگەیگە کە بنی ئەشێ حتممە پشتیوانی یەکتری من ئەخر چۆنە کردێ من لە ماڵە دانیشم کوڕەکەم کە دانشجووە لەبەر گولەی جمهوری ئیسلامیەوە بنەڕم پشتی بگرم وەک دایک و باوک چۆن ئەتوانم من وەختە لە ماڵە دانیشم لە حاڵێکە مناڵەکەم ئەدزگێت مناڵی دەبستانم ئەشێ حتممە پشتیوانیکەم من چۆن بتوانم کرێکارێکم کە دەرمەکردێت بدونە ئەمنیەتی شغڵیم بێت بدونە کە ئەمنیەتی اقتصادیم بێت کە ژن و مناڵمی تیا وەختە بووەمە بەرم پس معلومە ئەم اقتصاد ئەشێ اقتصادێک بێت کە بەرەوپیری هەر کەسی خۆی ئەبینێتەوە لە ناو ئەم شتە
بەس واقعا من وازان بۆ باوەڕمە ئەم ئەحسابە جوایەکی جوان دەندانشکێن ئاتۆ بە جمهوری ئیسلامی کە نەتوانێت ئەمڕە ئەوەختە زڵم و زۆر وەختە فرەتەکان بە مردمەکەی پاشەکشێکی عەزەمەت ئەکا بە جمهوری ئیسلامی ناتوانێت وەختە نایژمەختە 100% سەرنگونیەکە وەلی نیشانیا بە جمهوری ئیسلامی کە مردم پشتیوانی یەکەن مردم ئەتوانێت بە یەکەوە هاوکاریکەن و ئەم ڕژیم پاشەکشێکە لە بینی بووە. بەڵێ هاوڕێ ڕۆیا لە سوالی یەکەمە کە من لە جەنابتانم کرد و پرسیارم بۆ دروست بوو با دوو پرسیارەکە یەک بە یەک لێوەی بکەم. پرسیارێکمەوە بوو کە باسی کوردستانتان کرد کە ئێستا هێزێکی ئەمنیەتی زۆر دەتوانین بێژین حکوومەت نەزامیەک لە شارەکانی کوردستانە دوای ئەوەی کە لە شاری بۆکان مەهابا جوانڕۆ ئەو ناڕزایەتیە دەستی پێ کرد و زۆرێکیش جوانی ئینقلابی بەداخەوە بە گولەکانی جەنگی گیانیان بەخکرد. ئێستا حکوومەتێکی نظامی لەو شارانەیە. مەبەستی ڕژیم لەمە چییە؟ ئایا بۆ چاوترسێنکردنی خەڵکی کوردستانە یام ئەوەی کە بێژێ ئەمە لە کوردستانە من ئەم هەوێ ئەم حکوومەت نظامیە ئیجراکەم و با لە شارەکانی تری ئێران وەکو سەراسەری تربوونی ئەتسابات و ناڕزایەتیەکان دەست پێ نەکات. مەبەستی لە ڕژیم لەم کارانە چییە بەڕای ئێوە؟ دوودانە مەبەستی ئەوەڵی مەسئلەی کوردستان استراتیژیکی کوردستان لە تەک و مەناتقەکانی تری ئێران کامڵە متفاوتە. مردمی کوردستان ئەحزابی خۆیانیان بووگە. مردمی کوردستان لە ساڵی 57 وتی گێن نەبە جمهوری ئیسلامی. لە ڕۆژانی ئەوەڵ کە هاتە سەرکار مردمی کوردستان بەرابەری وێسیاوتی منەم ڕژیمە گەرەکنی ئەم ڕژیمێکە کە نابودی تێرە نژ ڕژیمێکە کە ژنەکان هاتە ماڵە ڕژیمێکە کە هیچ یەنی دەستاوەرێکی نییە بۆ مردمی کرێکار و فەقیر یا بۆ مردمی کوردستان. لە ڕۆژ ئەوەڵە معتەرەزانە وێسیاکە حتا دەورێکیش مسلحانە تێکیا مبارزەی کردگە. پس ڕژیمی جمهوری ئیسلامی لە کوردستان نەترسێ چونکە کوردستان منتەقەیەکی سیاسی بەڕاست مردمەکەی ئاگا لە مەنافعی خۆی مافی خۆی ئەزانێ ئیطلاعیە ئەشێ چۆن بەدەستی بێرێ چاشێ بکرگێ یانێ سازماندا یافتەترە ئەزانن شعار و ڕەهبەری خۆیانیان هەست مردمەکەی ئاگاهترە. لە ئەرزی ئەم 43 ساڵە جمهوری ئیسلامی چێ کردگە بۆ منتەقەی کوردەواری کە منتەقەی کوردەواری دڵخۆشێکی بێ لە جمهوری ئیسلامی کام کاری کردگە بۆەوە زندگی ئینسانەکانی کوردستان ڕاحەتکە یا بە ڕاحەتی ژیانکە. هیچ شتێکی تیان نەبووگە. مردمی کوردستانی ئێران هەمیشە تەبعیزی دیگە نابەرابەری دیگە لە بەرابەر حتا لە بەرابەر ملەتەکانترەوە چونزانە بێکاری و بەدبەختی و فەلاکەتباری و فەقیری ئاوەرگە. بەکام وەختە کەنیشکەکانی وەختە ئەوە مشکڵی ژنەکانیان بووگە یا کچەکانیان بووگە بانکێ باسەواتترن بانکێ سەوادیانە وەلی لە هیچ وێنێکە کاریان پێنا. دەرسەدی ئاماری بێکاری لە کوردستانە نسبەت بە کوردستانەکانتر بانترە. یانێ بە حەدێک تەبعیزی دانیاگە لە ملەتی کوردستانە ئاسمان تازەگیەست لە مەناتقەکانترە حتا لە ڕابطەی پێشرەفتی وەختە اجتماعیشە. مردمی کوردستان ئەو ڕفاه اجتماعیانە نیوە لە مەناتق گەلترا بەدەستێت. بەدەلیل ئەوە مردمی کوردستان ئاگاهترن و سیاسیترن و بە هەرحاڵ ئەزانن جایگای خۆیان ئەزانن لە لای جمهوری ئیسلامی هیچ جایگایەکیان نەبووگەوە نایانیژەوێت و هەمیشەش ئیختلافیان بووگە. پس جمهوری ئیسلامی لە کوردستان ئەترسێت چونکە ئەم جەرەقەیژە هەمیشە لە کوردستانە بەرزەوە بووگەسەوە. کوردستان ئەدامەداریە مبارزە ببوو. کوردستان پەرچەمداری ئەم اعتصابات و مشکلاتان اعتراضاتە بووگە لە ئێرانە. پس معلومە شێ بترسێ شێ بلەرزێ لە کوردستان. کوردستان ئامادەت بۆ هەر شتێک یانە کوردستان گشتی مردمەکەی هیچێکمانیە لە دەستێ گیانێکە کە هەر ڕۆژ بە ڕۆژ ئێماوینێ نەوجوانەکانمان ئەکوژگەی هیچێکمانیە بۆ لە دەستدان بجوز گیانە ئەیە تاوەکە هەچێ ڕۆژ بنزینگە بمە. ئەوە دلیلی ئەوە سەکەینێ کردگە دوو منیش من وازانم ئەگەر ئەو زەختە لە باقی مەناتقەکانەوە بێت جمهوری ئیسلامی ئەو توانیەیە کە بێ فقط استراتیژیکی نظامیەکەی بێنێتە بان منتەقەی کوردەواری. بەداخەوە بە دلیلەوە اعتراضات گەلە لە شارە گەورەکانە بەو شێوەوە لە مەناتق کوردستانە هەست لێنان نییە
نیروی جمهوری اسلامی نیروی ارتشیەکە یا نسباکەی فرەتر لە کوردستانە ئەگەر لە مەناتق گەلتریژە ئابە و حاڵەتە بۆ ئاعترازاتە وا کوردەواری هەستی ئەوانش بیکەن ئەو ناتوانەوە نیرویە نییە کە بتوانێت ئاوا لەسەر میلیتارێک کاتە کوردستان وەێ لە کوردستان واقعا نەترسێ لە ساڵ 57ەوە لە جمهوری اسلامی هینەوە ئاعتمادی بە کوردەواری قەت نەبووکە. بەڵێ هاوڕە ڕۆیە لە ئەو پرسیارێکی وتم دوو پرسیان بۆ دروست بۆ پرسیارێکم لە ژنابتان کە پرسیارێکی تریش باس لە پەیوەستبوونی کرێکاران بە مانگرتنانە کرەوە باسان لەوە کردکە وتیان ئێمە پشتیوانیەکەین لەم اعتساباتە پێتان وایە ئاستی بەشداری کرێکاران لەم مانگرتنانە چی بووە چون لە چەند ڕۆژیدا پێشووترا دیمان کە هەتا کامیۆنداران بەشێ لە کرێکارانی کارخانەکان پەیوەستی ئەم مانگرتنانە بوون و ناڕەزایەتیان دەربڕیوە ئێوە چۆن هەڵی دەسەنگێنن؟ بەوە هەڵەسێنمەوە هەرو کامیۆندارە برای هەست کوڕی هەست باشە مناوەختێ ناتوانێت ئەم ئەمکاناتی ڕەفاهی مناڵەکانی جۆرکە بە بانکێ تواوی ئەو کارە زەحمەتای کێشەوە لە جووا و ڕەفاز ژیان مناڵەکانی ناتەوە ئەشێ ئەقتسابکە ئەشێ بیبینێ چونکە کوڕەکەی گەرا لە دانشگا بە بەدبەختی و بە فەقیری مناڵەکەی لە خۆی ئەگرێتەوە کە مناڵەکەی بڕێ دەرس خوێنێ و ئایندەت بە جمهوری اسلامی بە یەک لە دەستڕەنجی چەند ساڵەی لە دەستئا ئایندەی جوانی ئایندەی ئەو جامعە لە بین ئەوات مەغزی ئەو جامعە کە احتیاجی بۆەوە کە جامعە ئەدامەدار بێت لە بینیەوە ئەشێ خۆی ببینێتەوە لەو اعتساباتە ئەشێ اعتساب بکات ئەشێ بێسێ بۆ داقی ژیانی خۆی و مناڵەکەی و ئایندەی مناڵەکانی پس ئەوێ هەروە اعتسابی زۆباهەنی ئیسفەهان وەختی هاتکە دەرەوە ئەو کرێکارە ماڵ و مناڵی هەست خۆشی هەست برای هەست کەسی هەست ئەزانێ بنەماڵەکەی لە چەند شرایطێکا ژیانەکە لە چەند قەفەقانێکا ژیانەکە لە چەند ئەمنیکە ژیانەکە وەختی تۆ ئەمنیەت ئازادی اقتصادی دەست نا ڕفای اقتصادی دەست نە ڕفای ژیانی دەست نە حەقی نەزەر دەست نە حەقی قسەت دەست نە حەقی هیچ شتێکۆ نییە هیچ شتێک لەو جامعە بەجۆ جەماعەتێک کۆتای مزدور کە بەدەستی جمهوری اسلامی دروست کرد یا پوڵی خاصی بۆیان ڕژانگرت بۆ سەرکوب و بەدبەختی کە قسەی خۆیان نەکەن ئەوانش فەقەت نەزەرەوە بۆ کەوتە چاوبەستە فەرمانەوە نەبەرەوە بەجۆز ئەوانە نێوەی باقی مردمی بەدبەخت سەرکەوت ئێوارەکارەکە ژیانێکی باشی نییە ئێمە هەزاران فیلممان دیگە هەزاران کە ناژم چەندین فیلممان دیگە لە بنەماڵەگەلێک کە هین خۆی ژیان بووگە لەو جامعە شەیدیانداگە بە قۆڵ خۆیان ئێژێ باوکم شەید بووگە برام شەید بووگە شۆم شەید بووگە ئێعترازە معتەرزە ئێژێ ئیمکانم نییە ئەمنیەت ژیانی نییە ناتوانم زندگی تەهیە بکەم ناتوانم ماڵم نییە ئاوم نییە بەرقم نییە چزانم شغڵم نییە ئەوانمان نابینێ مردمەکە ئەوە بینێت هینەوە سەر تێنە بەرەوە ئاعتراز دەکەن پشتیوانی وەختە بە ئاعترازەکە تێنە دەرەوە مژێژێ منیش خاستەکانم گەرەکە مردم ترسی شتیاگە مردمەتە ناتوانێت بێسێت قۆڵ بێچکە بە قۆڵی جمهوری اسلامی بە درۆ دەلەسەی جمهوری اسلامی بیژە خاص دەبم یاتر ئەوەی نزیک بە نەورۆزە یان ئەمەتانە پیان بوجەکەتان پیان مقۆقتان پیزاکە ئەم کارتانە بۆکەم نایکە چونکە زانێ بارها و بارها ئەم خاستگەلیانە وەختیاتن معتەرەزیان کردێت دوای ڕۆژی و دوو ڕۆژ لە شکستی خواردووە لێ ئەمڕا ئەزانێت جنبش جەنها جنبش تەنها ئەوانین تەنهانی مردمەکە وەسا مەبەستانەوەیە هاوڕێ ڕۆیە ئەگەر ساڵانی پێشووتر خەڵک بۆ ڕێفۆرمێک ناڕەزایەتیان دەرەبڕی ئێستا باوەڕیان بەوەیە کە ئەبێ کۆماری ئیسلامی بڕوات ئێمە باوەڕمان بە ڕەفۆرم نییە و سەرکەوتنی ئێمە لە چوونی کۆماری ئیسلامی ئەمە بەستانەوەیە بەڵێ 100% من مەبەستەکەم ئەوەسا چونکە لە عەرزی 43 ساڵە ئەوە قەڵ دریا و قەڵەکان بە عەمەڵ نەهات مردمەتر باوەڕیان نەماگە بە جمهوری ئیسلامی گەرەکیان نییە ئەگەر هەزار دانا ئەنە ڕفرمیش بەرێ مردم قبولی نییە چونکە باوەڕیان بە ڕفرمیش نییە مردم باوەڕی بەوەسەکەم سیستمە ئەشێ بڕێ شعارەکان ئەوەسا بە شعارەکانە مشەخەسە کە ئێژێ ئەم سیستمە توا سیستمەشی عەوەز بێت ئەشێ جمهوری ئیسلامی بە تۆر کولی نەمێنێت مەسەلە سەرەوە نییە کە حقوقی من زیاد بوو بەدبەختی مناڵەکە ئەوە کە ناتوانم مناڵەکەم لە بیمارستاناگە نەخۆشینێکی ببیخەفنم چونکە دەرامەدم نییە ئەوە کە مناڵەکەم دانیشتجووە شێختم بڕێ دەرس خوێنێ ئەشێختم من قەرزی بۆ بکەم ئەزانین چۆن نێژم یانە ئەمنیەت گەلتم نییە ئازادی گەلتم نییە
كنشكەکەم وا ئازاد نییە ناتوانێت وەختە بەڕاحەتی بچێتە دەرەوە خەتەر هەوە لەحزەی هەست بیگرن و بیڕفنن پەیاینەکەم خەتەر مناڵەکەم کە ئەگیرگێ بێ سەر شۆ نەچێت مناڵەکەم وای ئەعدامە کردی نازانم جەنازەکە یا لەکوێنە لەکوێ کەفکە لەکوێنە خاکسپاریان کردگە هاوکارەکەم وا بەلام و دانیشکە فقط بە ئاعترازی کردگە لە داوای منفعەت و مەنافعی خۆی کردگە بێ سەر شۆن چووکە یا ئەخراج کریاگە یا دەرکریاگە کولی ئەمانە جواری گەرەکە جمهوری ئیسلامی جواری نییە بۆمانە ئەگە جواری بووای اعتراضاتێکی ئاوا وایە پێ نهات ئەوە دەسەجەمی ناوە ئەو جواوی مردمی ئێران نەبووگە و ناتوانێت تیش بێت هاوڕێ ڕۆیە ئەگەر لەو پرسیارانە بگەڕینەوە بە سەر پرسیاریەوەی کە ئێوە خۆتان وەکو کەسێک وەکو عضوێکی ئەم حیزبە و ماوەیەکیش کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە بوون خۆتان لە حیزبێکی چەپ لە سوێدا ئەنجامن ئێوە لەم حیزبەدا کە ئەنجامن چەندە لەم ماوەی ناڕزایەتیانە کە لە ئێستا لە ئێراندا لە ئارادا بووە چەندە توانیتانە کارکەن بۆ خەڵک لە ئێران چەندە توانیتانە دەنگی خەڵک بن لەو حیزباوە چەندە توانیتانە دەنگی ژنانی ئێران بن من وەک ئەوە کە ئەندامی حیزبی چەپی سوێدم و لە کۆمۆنی شارەکەی خۆمان نمایەندەی کۆمۆنی شارەکەی خۆمم تاو جێگە بۆم کریا لە ڕۆژێک اتفاق واکەفکە فەوری تەناچێک کە پەیامێک مەنات بۆ باقی ڕەفیقەکان خۆم سوێدی ڕەفیقەکان یا ئەوانتر کە لەو حیزبا بووین کە اتفاقی واکەفکە ئێمە ئەشە چی بکەین چونکە من هەم لە حیزبێکە کە واقعاً ناژم وەک حیزبێکی کۆمۆنیستی و سوسیالیستێکی بە تواو معنەست وەلی بەرهاڵ ئەو حیزبێکە کە لە جامعەی سوێدا بەرهاڵ لایەنگەری هێنا ئازادی خواها منفعەتی ئینسانەکان مەسئلەی مهاجر مەسئلەی وڵاتەکانی تر مەسئلەی ئازادی بەیان مەسئلەی ئازادی ئینسانەکان بە فرێ شتێکتر عەمەڵی پێکە وە باوەڕی پێس و کاری بۆکە بەهەڵحال نووسیم کە شتێ وا هەست لە ئێرانە ئێمەشە چۆن بتوانین نقطە جەمە بینە و کە لە بەری کۆمۆنی سوێدا ئەسکیستونا جەمە بینە و فەراخانێ بین کە مردم بێت و پشتیوانێکی قسەکەین کە بیژین لە ئێرانە اتفاقی واکەفکە دوای ڕەفیقەکەم نووسی و توی نازانم ڕۆیان من پەیامێکم کە مەسئولیکی ئەم شارمانە مەسئول دوای دوا ڕۆژ لە پەیامی داوە کە خودی نووشین دادگستەر کە مەسئولی حزبی چەپە لە سوێدا بە هەرحاڵ ئەو پەیامێکی دانیاگە کە ئاعترازی کردگە بە شێوەی بەرخوردی جمهوری ئیسلامی بە مردم و بە کوشتنی یەک کەنش بوو نووسیگە لە ناو هێنەکەیان لە ناو سایتەکەی حزبی چەپە لەو ڕۆژەو کە شروع بووگە حزبی چەپ وەک لایەنێک وەک پشتیوانێک لە تواوی متینەکانی سوێدا لە هەر شوێنێکا بووگە هەم بووکە شرکەتی کردگە هەم هات کەس خۆنڕانی کردگە وە پشتیوانی کردگە لەوە هەر لەحزە ئیسش ئالعانەیژەکە هەین ڕۆژ بە ڕۆژ بە ئطلاعاتمانە باسیەکە نامە ئەنووسێ بۆ دەوڵەت کە بە هەرحاڵ ئێوە سایکەن ئەم سفارەتی جمهوری ئیسلامی لێرە دەرکردێت ئەوانەوە هەان لە سوێداوە هینی ڕژیمن دریاکەی وەزن تەختێکن و هیچ ارتباطی اقتصادی وچمان ناوێتە وڵاتی ئێران نابێت بە دلیلەوە وڵاتی سوێد ئەلعانەها بە دەست ڕاستەکانەوە و ڕاستەوگەرەکە مقداری ئەو چگەلیانە باس نەکرد نەیانتوانێت ئەو چگەلە بە عەمەڵ بێنن بەڵام لە توای فەراخانەکانە حزبی چەپ و حزبی ژینگا بە ئەزافێ چەندین ئەحزابی تر بە تەک هاتکن لە فەراخانەکانمانە بووگن پەیامیان داگە ئیطلاعیەیان داگە پشتیوانیان کردگە لە مردمی ئێران ئەوە هەست وجودێت و هەروەها داوایان کردگە لە کەسەکانیان وا لە مەسەڵان نمایەندەن یا هانە عزوی سندیکاکانی سوێدن داوای ژیان حتا لە ئەوان کردگە کە شرکتکەن و پشتیوانیکەن لە مردمی ئێران و پشتیوانی ژیان کردگە تاڵعانە چەندین ئطلاعیە و شتیان داگە فەراخانیان داگە و هانە تەکمانە من خۆم بە شخصی خۆم فرێک لە ڕەفیقەکانم ئەنووسن ئەژنم هەفتە بەرنامەتان چەست یا گەرەکتانە چی بکەن چاتوانین کۆمەکەین من بە تەکی ژێژم یانە عزوی ئەو ڕەفیقەکە هانە تەکناو لە کۆمۆنی ئێسکیستونا هاوکاریەکەی بارها و بارها تەکما قسەیان کردگە چاتوانن بکەن بۆ مردمی ئێران
بەڵێ هاوڕێ ڕۆیان زۆر سپاس وەکو دوایین پرسیار خۆتان نەزان کە لە دەرەوەی وڵات پشتیوانیەکی زۆر بەرچاو بووە بۆ ئەم ئاخێزە و ئەم شۆڕشەی کە ئێستا لە ئێراندا لە ئارادایە ئێوە وەکو ئەو کەسانەی کە لە دەرەوەی وڵات ژیان دەکەن و دەتوانن سەفارەتەکانی کۆماری ئیسلامی کە لەوەیە ناڕزایەتی خۆتان دەربڕن بۆ پشتیوانی لەو کەسانەی کە لە زیندانان بەستمەوەیە کە چه پشتیوانی کراوە ئایا توانیاوە کە ئەو سندوقانەی کە بۆ کومەک ماڵی بە زیندانیان بۆ کەسانێک کە ئاحتساب بکەن توانیوە جواوگو بێت لە ڕابطەیەوە کە پشتیوانیەکانی تواو مردم لە تواوی ئوروپا لە هەر شارێکە یانە بە ندرەت ئەوێنی هەفتێک لە هیچ جێکە ناوپێین نەوێت خۆت پیشین نەوێ یا تەزاورات نەوێ یا جەمەبوون نەوێن ئەکسەری شارەکان لە ئوروپا لە ڕۆژەوە اتفاقەکە بکە لە قاتی ئێرانە لێرەجا هەر هەفتە بەرنامەیەک هەست لە پشتیوانی بە مردم و بە زیندانیانی سیاسەمانە لە نامەوە گەڕیاوێت کە نامە بنووسی بۆ یەکترین لە ڕابطەی ئەوا بێ کە مەسەڵەن ئتلاعیە بێ لە ڕابطەی ئەوا بێ کە بە فەراخان بێ لە ڕابطەی ئەوا بی ئیمزا جەمەوکەیتەوە لە ڕابطەی کۆمەک ماڵیە بعضی ئۆرگانەکان کردی گیانەکە یارمەتی جەمەوکەنەوە بدرگێت بینێن بۆ ئێران گەێنتە دەست مردم من دقیق لەوە ڕاستۆگەرەکە خاص دقیق نازانم ئەم سنۆ یارمەتی گەلە بە چه تەرێقەوە ئەمانە ئاگادان لە حزبی خۆمان ئێمە بارها و بارها باسمان کردە کەوتمانە مەبەستم لە حزبی خۆتانەوە و کەسانێک کە لە دەوروبەرزان چوون باس لەوە کراوە کە کومیتەهایەکی ماڵی بۆ کۆمەک بەو کەسانێک کە ئاحتساب بکەن بۆ کەسانێک کە لە زیندانن مەبەستم لەوە بوو بەڵێ لەوانە وەختە من ناژم بیستیگمە وەک سەلیب سوور وەختە باسی کردیا کە مەسەڵەن بتوانێت جەمە و کاتەوە بینێرە یارمەتی بات وەلی دقیق ئاگاداری خودی فۆرمەکەی نیم ڕاستەوگەرەکە من ناتوانمەوە ئەڵعانە باسی کەم زام چۆنە بە چه تەریق جەمەوێتەوە بە چه تەریق وەلی ئەزانم چەند کەسێ بە من یانیان کردگە باسییان کردوتیانە ڕۆی تۆ ئاگادار تەست کە مەسەڵەن سەلیب سوور پوڵ جەمەکاتەوە گەرەێکی بینێرێتەوە بۆ کۆمەک بە چێ بێژن بەڵێ ئەو کەسانێک کە زەخمین ئێستا نیازیان بە دار و دەرمان هەیە ئەوە کەسانگەلێکی شان شخصین یا جەماعەتێکن جەمعەگەلێکی ئازادی خان بۆ خۆیان من لەوە ئاگادارمە جەماعەتێکی مەسەڵەن ڕەفێرگەلێکی شخصی یا ئینسانگەلێکی ئازادی خان لە ئوروپا یارمەتیان جەمە و کردگەسە و کە بە هەرحاڵ لە بنێنەوە ئێران لێنە دارو تەهیەکەن بۆ زەخمیەکان و بینێرن بێت لەوە ئاگامەش کە مەسەڵەن داروچ تەهیا کردێت ئەنێرن بۆ مەناتەقگەلێک کە زەخمیان هەست یا لە ماڵەکانە هۆشیان ناپیانەوە بیگەنە دەست ئەو بنە ماڵگەلە یا ئەو ئینسانگەلە کە زەخمی لێنە من لەوانە ئاگامەش بەڵێ بڵێ ئەوانە چگەلێکی شخصیە مەسەڵەن منێ بە شخص وەک ڕۆیا ئەگەر زانم کەسێک ئەینێرێتەوە ئەو یارمەتی ئەنێرم یا ئەو وجودی است وەێ وەک ئۆرگان فقط من هینم ژنەفتکە وەک سەریب سوورم ژنەفکە لێرە وەکینێکی ئۆرگانێکی لە دەرەوەی وڵات سوێدی سەر بە کەس هیچ حزبێنەوێت منزورمەوەسە چۆنە کارەکانیانەوە نەبەرە بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕۆیا من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان قسەیەکەیە وەکو کۆتایی ئەتوانی ئیزافەیکەن بە متوێژەی کە تا ئێستا ئەنجامانداوە فەرموو زۆر سپاس بۆ نازگان یەک دنیا مەمنونم لەوە کە داوەتمتان کرد بەرهەمان دنیەوی بێتانێژم ئەم مدەت 33 مانگوردە بەڕاستی ئێوە واقعاً زەحمەتتان کێشاگە خەسە بووگەن وێسیاگەن خەسەنەویدا پێژم ئارزوی موافقی و تەندروستیدا بێژم من لە ئاخر یەک تەقازام هەست داواکەم لە ئێران لە تواوی ئینسانگەل ئازادیقان کرێکاران دانشجویان بازنشەفتەکان معلمین هەمووتان گشتان بە یەکەوە دەست بە دەست یەک هاوبەستگی نیشان بن کە جمهوری ئیسلامی نەتوانێت لەوە زیاتر ڕۆڵەکانتان لەبێن بووە نەتوانێت لەوە زیاتر دەستگیریکان نەتوانێت لەوە زیاتر بتانێتە سەر کارە لەبەر زیندانەکان ئەشێ دایک و باوک لەم سەرما و لەم بەدبەختیا بێسێ کە بزانێ خەبەرێکی بچووک بووینە لە مناڵەکەی یا ئەشێ لە بەرینەکان سەردخانەکان بێزم مناڵەکانتان نەبزنگن حتا کە کوشتی گیانی ژیانە نەتوانن دڵی خۆتان مناڵەکانتان بخەنە خاکسپاریکەن داواکەم کشتان بە پشتیوانی یەکەوە ئەگەر وە پشت یەک نەگرین جمهوری ئیسلامی سوێسپاداکە لەوەی وە جوانی فرەترمان لە دەست ئاین پس داواکەم گشتی وەک یەک هەڵسێتەوە پشتیوانی ئەم فەراخانە 14 و 15 و 16 نیشانی بن بە جمهوری ئیسلامی کە ئێوە ئەتوانن تەغییر بەم سیستەمە بن ئەتوانم سیستەمە لە بین بوون و نابودیکەن داواکەم لە باقی تەبقەی کرێکار ئەوانەوە دایسە ناتنەمەیان بێنەمەیان چونکی احتیاجت ئەگەر ئیمڕۆ لە ڕۆڵەی دانێترە سۆزی نۆگەی ڕۆڵەکان ئێوەست
بەڵام گشتمان دەست بینە دەستیەکە و زەربەی کەمترە خوێن زەرەرێ فرەت کەمترە کێشین و ئێمە جمهوری ئیسلامی نابوو دەکەین نە ئەو ئێمە نابودکە بازم ئارزوی سلامەتی تەندروستی مەست بە ئومید شعاری ئازادی زیندانیانی سیاسی بە ئومید ئەوە کە شعاری زندگی ئازادی بێتە شعارێک کە جمهوری ئیسلامی پێ نابود بێت داوای هاوبەستگی سلامەتی و تەندروستیەکەم بگشتان زۆر سپاس بازم لە ئێوە بە ئومید پیرۆزی زۆر سپاس هاوڕێڕۆیە زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی بەڵای بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون هەتا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر ماڵەوە